وەقسەکنی زیاتر لە بارەی ئامادەکاریەکانی هەڵبژاردنەوە بۆ چوونی لایەنە سیاسیەکانی دیکە بەڕێز ئالان شێخلەتیف ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز ئالان شێخلەتیف سڵاتان لێ بێتۆم کاتتان باش. لە ساڵی 2018 بۆ پەرلەمان بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستان هاوپەیمانێکتان هەبوو بەرەو ئیسلاح. دواتر ئەم ئێستا شوێنگرتنەوەی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ لە نێو پەرلەمانی کوردستان لە چوارچێوەی ڕێگەوتنتانە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان یان بە چه پێوەرێکە؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە وەکو جەنابەت ئیشارەت پێکرد لیستی بەرەو ئیسلاح ئەو لیستە بوو کە وەختی خۆی لە 2018 بزوتنەوەی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی پێکیان هێنا وەکو بەرەیەکی کاری هاوبەشی ئیسلامیەکان و ئەو کاتە کە بڵێن بەشداریمان کرد لەو لیستەیە تر بە پێی تەسەسولەکەوە ڕێکەوت ئەو کورسیانی کە سەرەتا هاتن بەر لیستی برایانی یەکگرتووی ئیسلامی کەوتن. بەڵام ێستا کە ئەوان بڕیاری کشانەوەیان داوە لە پەرلەمان دیارە نوێنەرەکان بە پێی یاسا بە پێی قانون کاندیدەکانی بزوتنەوەی ئیسلامی شوێنی ئەمانە بگرێتەوە. بەڵام بۆ ئەم پرسە هەتا ئێستا تا ئەم لەحظەیە ئێمە بڕیاری یەکلاییمان نەداوە، چونکە هەر پێشتریش ئاماژەمان بەوە کرد کە وەختی خۆی کادێران و ئەندامانی ئێمە خۆیان ماندوو بوون لەو لیستەیە کاری زۆریان کردووە و پرسی ئەخیری شەرە گێڕینەوە بۆ ئەوان، بۆیە ئێمە بڕیارمان داوە لەواچێ هەر بەیانی کۆبوونەوەی لەسەر بکەین و ئەوسا بڕیار بدەین ئایا شوێنگرەوەکان ئەکەین بڕیارە دێن بچین یا بەشداری بکەین یا بەشداری نەکەین. ئەمە لە بەیانی لەواچێ ئەو پرسەیەک لای بکەینەوە. بەڵێ لە دوای دەستەکار کێشانەوەی ئەندامانی یەکگرتوو بەرپرسێکی باڵای یەکگرتوو باسی لەوە کرد وتی ئەمە بێگومان قسەی ئەو بەرپرسەی باڵای یەکگرتووە قسەی من نیە، دەڵێت سەرشۆڕیە هەر کەسێک جێ ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بگرێتەوە. دواتر لە تویتێکی تری کرد و باسی لەوە کردەوتی مەبەستم هیچ حیزب و لایەنێک نییە ئەگەر ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ئەمە بکەن هەر سەرشۆڕیە بۆیان. بۆ چوونیەوە چێ لەم بارەیەوە؟ ببرە وەڵا سەوتەکەت نازەم لە ئاخیرا قەتع بوو، بەس ئەگەر ئەوەڵەکەی ئەوەندەی تێگەیشتم کە دیارە ئەنجومەنی بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتوو شتێکی وای وتە، بەڵام هەردوای ئەوە پۆزیشی هێناوە ئەتیزاری هێناوە کە گوایە مەبەستی ئەوانەی بزوتنەوەی ئیسلامی نەبووە، چونکە ئێمە وەختی خۆی و لیستە لیستی هیچ کەسێکمان نەبوو ئەو پێنج ئەندامێک کە لەوێژبوون بڵێن نوێنەری لیستی بەرەو ئیسلاح بوو نەگو یەکگرتوو بەتەنیا، چونکەوە حەق و ئیستحقاقی بزوتنەوەی ئیسلامیش بوو، چونکە وەختی خۆی کە لیستەکەمان پێکەنا بەرەو ئیسلاح بە هەردوو لامان پێکمان هێنا، هەرچەند ئێمە وەختی خۆی گلەیشمان لێکردن کاتێک کە ئەوان چوونە پەرلەمان ناوی لیستەکان گۆڕی بە یەکگرتوو، ئەو خۆی لە خۆی یەکێک بوو لە پێشەرکاریەکانی ئەو پەیماننامەی کە لە بینی ئێمە هەبوو، چونکە بۆیە هەر بە ناوی لیستی بەرەو ئیسلاح بووە، چونکە ئەو لیستە دەنگدەرانی بزوتنەوەی ئیسلامیشی تێدا بوو. لەبەرەوە ئەو برادەرە دیارە ئەتیزاری هێنایەوە کە گوایە مەبەستی ئەوانەی ئێمە نەبووە، ئیتر نازانم مەبەستی ئەگەر مەبەستی ئەوانەی ئێمە نەبووە پۆزیشیە ناوەتەوە، ئەگەر مەبەستی ئەوانەی خۆشیان بوو کە لە لیستەکەیان ماونەتەوە لاوەچە بڵێن ئەوە دوو جار عیبێ، چونکەم هەم سوکایەتیکردنە بە کادیری خۆیان و هەم قۆڕەقکردنی ڕێی ئازادی خەڵکی ترە. بەڕاستی ترەوە توانێت خۆیان بۆ خۆیان ئەگەر مەبەستی خەڵکی خۆیان بووە ئەوە توانێت خۆیان جوابی خەڵکی خۆیان باتەوە، بەڵام ئاعتیزاری بۆ ئێمە هێناوەتەوە کە گوایە مەبەستم لە نوێنەرەکانی بزوتنەوەی ئیسلامی نییە. نا بێگومان ئەو لە ئاعتیزارەکەی ئاڵێت، بێگومان ئەو قسەکەی جەنابتان ئاڵێت من مەبەستم هیچ حیزب و لایەنی و سیاسێکی دیکە نییە، ئەگەر ئەندامانی یەکگرتووش بوون هەمان قسەمە بوو. ئەوە بۆ تاکیدی قسەکەی جەنابتان لە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بەنیازی هاوپەیمانی هەن لەگەڵ هیچ لایەنێکی ئیسلامی دیکە بەشداری ئەەکەن بەشداری ناکەن بەنیازی چین؟ بەڵێ وەکو بەشداریکردن بێگومان ئێمە ئەگەر یاساکان بۆ شوێ بێت و کۆمیسیۆن کارا بکرێتەوە گۆڕانکاری تا بکرێت و ئێمە هەر نەک لە ئێستاوە لە ساڵی 92 بەردەوام لە هەموو پرۆسەکانە بەشداریمان کردو و ئامادەسازیشمان کردو ئامادەن کەوا بەشداری بکەین. ئەو ساکەوێتە سەر دیاریکردنی مەوعیدەکە و بزانین چ لایەنێک دێنە پێشەوە لەگەڵمانە نزیک بن ئەتوانین هاوپەیمانی بکەین، ئەتوانین بە خۆشمان بە لیستی سەربەخۆی خۆمان بەشداری بکەین. ئەو کاتاڵە لوکلی حادثین حەدەث لە کاتی خۆی ئەتوانین بڕیار بدەین. ئێمە دەرگامان کراوەیە، دەرگامان داخراو نییە، ئەتوانین لەگەڵ هەر لایەنێکە کە لە ئێمەوە نزیک بن ئەتوانین هاوپەیمانی بکەین، ئەتوانین بە پێی گوێرەی
بۆ چوونەکانە ئەتوانی خۆشمان بە لیستی خۆمان بەشداری بن کەواتە ئێمە ئامادەین و خۆ ئامادەسازی تەواویشمان کردو بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن. ئامادەن جارێکی دیکە لە گەرێگرتووی ئیسلامی کوردستان هاوپەیمانی بکەن وەکو تۆڵی پێشێلی ئەو ڕێکەوتنیان کرد کە ناوی لیستی بەرەو ئیسلاحیان لە پەرلەمانی کوردستان کرد بە لیستی یەکگرتوو. ئەمە وەکو عەرزم کردی دەرگامان داخراو نیە، بەڵام ئەم جارە ئەگەر شتێکی ئاوا بێتە پێشەوە دیارە بەڕاستیە بێ کۆمەڵێک ئیتیفاقیات و کۆمەڵێ نووسراو لە بینمانە هەبێت و ئەبێ بە شێوازێکی تۆکمەتر بێت. چکم جاری پێش و بەڕاستی ئەمە وەکو بزوتنەوەی ئیسلامی هیچ شەرت و مەرجێکمان نەبوو، تەنها هەدەفمان ئەوە بوو کەوە کاری ئیسلامی لە کوردستانە بەرەو پێش بڕوات و هیچ مەرجێکمان لە هاوپەیمانەکەیان نەبوو. بەڵام ئەم جارە ئەگەر بێت و شتێکی ئەوە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی لا يدخل المؤمن في جحر واحد مرتين. ئەم جارە بەڕاستی بە شەرت و مەرج و بە ئەهد و پەیمان ئەم جارە ئەگەر هەر لایەک نەگێک برانی یەکگرتو هەر لایەنێکی تر بێ ئەبێ دیارە نووسراو هەبێ لە بینمانە و بە مەرج و بە شەڕ بێت. بەڵێ ئەگەر بڕیار بدەن سبەینێ لەوەی کە ئەندامانتان بچنە پەرلەمانی کوردستان، پێتان وایە چیتان پێکرێت لەو ماوەکەمەی کە ماوە بۆ پێی کە ڕەنگە زۆر 7 مانگ 8 مانگ ما بێت کە پەرلەمانی کوردستان تەمەنی کۆتایی پێ بێت و هەڵبژاردن ئەنجام بدرێت، بۆ ماوەکەمە هیچتان پێکرێت؟ ئەمە کە ئێستاش لە حکوومەتان نەبووین بەشداریمان لە پەرلەمانیشان نەکردووە هەر وەکو حیزبێکی معارزە بووین. تەبەن بچینە پەرلەمانەوە هەر معارزە بینەوە ساتوانین لەوێ زیاتر دەنگی خۆمان دەنگی ناڕەزایەتی جەماوەر خواستەکانی جەماوەر زیاتر ئەتوانین بگەێنین، ئەتوانین زیاتر قسەی لەسەر بکەین. ئەکرێت دەتوانین 7 مانگ ئەگەر بتۆ کەسانێکی کارا و چالاکت هەبێت کە گومانمان نیە لە کارای و چالاکی نوێنەرەکان و ئەندامەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەگەر وەکو جەناب فەرموو بڕیارماندا ئەتوانین بەڵێ زۆر شت ئەتوانین بکەین و ئەتوانین خواستە ڕاوەکانی جەماوەر تاکیدی لەسەر بکەنەوە خۆی بەشداریکردن لە هەر لە پرۆسی هەڵبژاردنە بۆ ئەوەیە کە تۆ دیفاع لە ماف و بەرژەوەندەکانی خەڵکی بکەی. 8 مانگیش کاتێکی کەم نیە گەر تۆ بتوانێتوانی زۆر شت بکەی لە بەدیهێنانی خواستەکانی جەماوەر. بەڵێ ڕەنگە ماوە ئەگەر بڕیار بدەن بەشداری بکەن ڕەنگە ماوەیەکی کەم وەکو ئاماژەم پێکرد کە ئەندامانی پەرلەمانی کوردستان بن و گلەیەکی زۆری خەڵکی شەیە لە تەواوی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە ئیسلامی و بە عیلمیانەکانیشەوە کە دەڵێن پەرلەمانتارەکانتان خانەنشینە بنە بارگرانی بەسەر خەڵکو و بەسەر حکومەتی هەرێمی کوردستانیشەوە. ئێوە لەو ماوەکەمەیە دواتر ڕازێ بن پەرلەمانتارەکانتان خۆیان خانەنشین بکەن یاخودنا؟ ئێمە ئەسڵەن هەر ئەتوانین بڵێین ملاحەزەمان لەسەر شێوازی یاساکەی پەرلەمان هەیە. ینی بۆچی کەسێک ئەگەر پەرلەمانتار بێ وەزیفەیەکی تری هەیە بەیتر تا قیامەت دەبێ ئەم موچەیە وەربگرێت. ئەسڵەن ئێمە هەر ملاحەزەمان لەسەر شێوازی یاساکەیە پێویستە ئەو یاسایە لە پەرلەمانە گۆڕانکاری بەسەرا بێ. ئەگەر هەر کەسێک پێشتر لە چ وەزیفەیەکە بچێتە سەر وەزیفەکەی خۆی چ پێویستەکە بە خانشینی ئەو هەموو بارگرانی لەسەر بودجە و داهات و قوتی خەڵکی بێت. ئەمە بەڕاستی ملاحەزەمان زۆر هەیە لەسەرەوە و لاوەچێکێک لەو داواکارانی کاشکنەوەیە کە پێویستە ئەو خانشینی پەرلەمانیە نەمێنێت و هەر کەسە بچێتەوە سەری شوکاری خۆی 4 ساڵاوەی کە پێی کرایکەوە نەکرد بچێتەوە سەری شوکاری خۆی. ئەمە زۆر هەر محارەزەمان هەیە لەسەر شێوازی ئەو یاسایی کەەوە پەرلەمانی لەسەر. ئێوە ئامادەن بە نوێنەرەکانتان بڵێن ئەگەر چوونە پەرلەمان بڵێن خانەنشینی قبوڵ مەکەن دواتر ڕەتی بکەنەوە؟ وەکو عەرزم کردی ئەمە لەوە چیەکێک لە پرۆژە یاساکانمان هەوڵی ئەوە بدەین کەوا هەر بڵێن ئەو شێوازی خانشینی هەر نەمێنێت بە شێوەی یاسای لە کوردستان لە هەرێمان نەمێنێت. بێگومان ئەوەش دەتوانین وەکو عەرزم کردی لەو کاتەیە بڕیار لەسەر ئەو شێوازە بدەین و ئەندامانی ئێمەش دڵنیادانەکەینەوە کەوە پابەندن بە بڕیارەکانی حیزبەوە حیزب هەر بڕیارێک بدا ئەوان پابەبن پێوەی. بەڵێ بەڕێز ئالان شێخ لەتیف ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی. سپاس بۆ بەشداری بەڕێستان.